نوێ چارەیەکی نییە بێجگە لەوەی جێگای کۆنە بگرێتەوە. شێوازی حکوومەتە ئیستبدادی و دیکتاتۆرەکان بۆ مانەوەی حاکمەتیان و ترس لە شۆڕش بەردەوام سازان و هەڵکردن لەگەڵ دەرەوە و توندکردنەوەی سەرکوت و خەفەقان لە نێوخۆدایە. حکوومەتی ئیسلامیش لەسەر هەمان ڕەواڵ کاتێک کە فەزای سەرکوت لە نێوخۆدا تون دەکاتەوە، ڕێگای پاشەکشەی بە شوێنەیی لە دەرەوە خۆش دەکات. بەڵام بۆچی بە شوێنەی؟ بەو هۆیەی کە کۆمەڵ لەژێر قەهری بەناو ئیقتیداری خۆیدا ڕابگرێت. گومان لەوەدانیە کە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینە پایەکانی حاکمیەتی کۆماری ئیسلامی خستە لەرزە. لەم پەیوەندیەدا هەر ئەوەندە بەستە کە ڕۆژنامەی بنەماخوازی جمهوری ئیسلامی لە ژمارەی 23 مانگی ڕەشەمەیدا لەسەر وتارێکدا لەژێر ناونیشانی کەسێک بەسەر شاخەوە بنی دەبڕیەوە بارودۆخی ئێستای بە هۆکاری لێک هەڵوەشان و بەرەندازی ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵبەت بەدەستی خۆی زانی. ئەم ڕۆژنامەی سەر بەسەرەوەی دەسەڵات لە بیری چۆتەوە کە ئەربابەکانی بەردەوام بەرەو پێشچوون و گەشەی نظام بە چاوی خەڵکدادن. بەڵام ڕاستیەکان گەلێک لەوە سەرسەختترن کە بکرێت بە زمانبازی بێناوەڕۆک بیان شارێتەوە. ڕاستیەکەش بێجگە لەوە هیچی تر نییە. ئەوان زانیویانە کە ئەم بزوتنەوەیە خەیاڵی هێوربوونەوەی نییە و ئەمەش زەمینەی سەرجەم ئاڵوگۆڕ و زەد و بەندەکانی حاکمیەت پێک دێنێت. مەترسی ڕوخانیان تا سەر ئێسقان هەست پێکردووە و بەڕواڵەت بەو ئاکامە گەیشتون کە ڕێگایەکیان بێجگە لەوەی کە بە شێوازی ناسراوی خۆیان لە نێوخۆدا بگرن و بکوژن نییە. بەڵام ئێستا کە دەزانن ڕۆژاواش گەڵاڵەیەکی بۆ ڕووخاندنیان لە دەستوری کاردانیە، ئاراستەی سازشی هەڵبەت بە شوێنەییان لەگەڵ گرتوونەتە بەر. چەند حاڵەت لەم پاشەکشە بە شوێنەیانە لەم ماوە کورتەدا بابەتەکە زیاتر ڕوون دەکاتەوە. پاشەکشە لە بەرامبەر ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی لە ترسی زیندووبوونەوەی قەتنامەی شۆڕای ئەمنیەت کە ئەویان وەک هەنگاوی هونەرمەندانەی نظام بۆ بەرگرتن لە دەرکرانی ئەم قەتنامانە ناو لێ بردووە. ئاساییکردنەوەی پەیوەندی سیاسی لەگەڵ عەرەبستانی سعودی کە ڕۆژنامەی ئارمانی ئەمروز عەرەبستانی وەک میزبانی ئاشکەرەوەی کەنداوی فارس ناوبرد. ڕۆژنامەی ئابووری سەرامەدیش سەروتاری ڕۆژی 23 مانگی ڕەشەمەی خۆی بۆ بابەتێک تەرخان کرد لەژێر ناوی کاتی ڕقابەت تێپەڕێ و سەردەمی سازان هاتووە. لا ڕاگەاندراوەکاندا میسر وەک مەقسەدی دواتر بۆ هێوەرکردنەوەی کێشە گەورە ناوچەییەکان باس کراوە. لەم پەیوەندیەدا ڕۆژنامەی ستارەی سوبح ڕۆژی 24 مانگی ڕەشەمە سەردێڕێکی لەژێر ناونیشاندا بوو کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ وڵاتانی ناوچەکە یارمەتی ژیاننەوەی بەرجام ئەدات. لەم پەیوەندیەدا وتەبێژی وەزارەتی دەرەوە لە کۆنفرانسێکی خەبەریدا کە لە ڕاگەاندرەکاندا بڵاو بۆتەوە ڕایگەاند، گۆڕینەوەی زیندانیان و باقی بابەتەکان لە ڕێگای ناوبژیوانەکانەوە لە ئارادایە. بەم جۆرە گەڕانەوە بۆ پەیبەندبوون بە بەرجام و پاشەکشە لە باقی سیاسەتە هێرشبەرانە ناوچەییەکانی لەوانە بەشداریکردن لە کۆنفرانسی ئاشتی لەگەڵ وڵاتانی عەرەبی ناوچەکە هەڵبەت بە میوانداری گەورەی چین لە ساڵی 2023دا بەگشتی لەم سیاسەتەوە سەرچاوە دەگرێت. لەم حاڵەتانە شاهدی پێداچوونەوە بە سیاسەتی ئۆکرانی واتە ڕاگررتنی فرۆشی پەهباد و موشک بە رووسیە و بابەتی ترین. بەڵام لە بەرامبەر خەڵکدا ئیژەی باسی لە ئازادکردنی 82,000 زیندانی کرد تا توانایی و زەرفەتی باڵای سەرکوتی ئەو دەستگایانەی کە ئەو بەرپرسیانە لە سەرودەمی نەورۆز و جموجۆڵی خەڵک بۆ درێژەدان بە بزوتنەوەکان بخاتە بەرچاو. هەر لەم ماوەیەدا و لەگەڵ پاشەکشەکانیاندا ژمارەیەکی دیکەی لە هەڵسوراوانی سیاسی خستە زیندانەوە و درێژەشیان بە ئێعدامەکاندا. بێشەرمانە قوتابخانەی کچانیان لە شارە جۆرا و جۆرەکان ژاراوی کرد. کۆمەڵێک نمایشی بێناوەڕۆکیان لە توانایی نظامی و سەرکوتی خۆیان وەڕێخست. لە گشتبارێکەوە و تووشی شکست و ناکامی بوون و دەزانن کە ڕێگایەکی تریان نییە بۆیە بڕیاریان داوە پاشەکشە بکەن و ملکەچی نەخشە و نەزمی ئێستای سرمایە لە ناوچەکەدا بن
تا بەڵکو لەم نەزمەدا ڕێگای نەجاتێک بدۆزنەوە. بەڵام دەبێ ئەم کارە بە شوێنەی بێت تا دەنگ نەداتەوە و خەڵک بە حسابی شۆڕش و خەبات و ناڕزایەتیەکانی خۆیانی داننێن. غافڵ لەوەی کە ئاخێزی شۆڕشگێڕانە دوای 44 ساڵ ئەزمموی بەدەستێناوە بە قیمەتی گەلێک ئازار و ڕەنج هەستی کردووە کە ئەم ڕژیمە شیاوی ئیسلاح نییە و ڕێگایەک بێجگە لە ڕووخاندنی بەزەین ناگات. ئەگەر ڕژیم بتوانێت لە هاو ئاهەنگی لەگەڵ نزمی مەوجود بەشێک لە ئۆپۆزیسیۆن کە دڵیان بە پشتیوانی و هاوڕێتی دەوڵەتانی ڕۆژاوایی خۆش کردووە تووشی بێهیوایی بکات، لەگەڵ ژنان و لاوانی ئەم وڵاتە، لەگەڵ کرێکاران و خەڵکی زەحمەتکێش کە بە هێزی خۆیان کاتێک هاوار دەکەن بترسن ئێمە هەموو پێکەوەین چی دەکەن؟ شۆڕشێک کە لە ڕێدایە ڕۆژانە بانگەوازی ڕووخانی کۆماری ئیسلامی دەکات ناکرێت ڕابگیرێت. نوێ چارەیەکی نییە بێجگەلەوەی کە جێگای کۆنە بگرێتەوە. شۆڕشی ژن ژیان ئازادی هێزێکی پڕتەوانی ژیانەوەیە کە هیچ شتێک ناتوانێت بەری بگرێت. بتەوێ و نەتەوێ درەنگ یان زوو دێتە جەستەیان هەموو هەوڵ و پەلەقاژەکانتان بۆ پاراستنی نەزمی کۆن بێ ئاکام و پوچەڵ دەکاتەوە و نەزمێکی نوێ دێتە ئاراوە.